تا بەرەوەی بچمە ناو پرسیار و بابەتەکان پێم خۆشە باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەین بۆ نمونە ئەگەر گەنجێک ئێستا دانیشتە بە دیار پرۆگرامەکەەوە بزانێ کاپتن تاریخ کێیە چ باس دەکەین؟ ئەمن تارق عەبدوڕەحمان عەباس ساڵی 1966 لە شاری هەولێر لەدایک بووم لە گەڕەج تێراوە. هەر لە گەڕەج تێراوەش یەکەم جار بوو کە ئاشنای تۆپی پێبوونە ساڵی 1970 تقریبا ئەو شەباب و ناشینەوانە دوای لۆ قوتابخانەی مەستۆفی، دوای لۆ متەوەستەی برایی، دوای لۆ عەدادیە ئەربیل ئەو مەرحەلانەمان کە بڕیا هەمووش وەکو ڕیاضی گەمەمان کردێ لە تەربیەی هەولێر. دەتوانم بڵێم لە ساڵی 82 تقریبا ئەمن لە 82-83 بوو منتەخەبی هەولێر تەربیەی هەولێر وەرگیراین، دوای پاشەوەی ناونووسکران لەوە منتەخەبی هەولێرە و بەردەوامیمان هەبوو لە 84ەوە هەتا 97. زۆر باشە یعنی دەکرێت بڵێم لە منداڵیەوە بەڕێستان لەگەڵ وەرزش گەورە بوون. هەر ماڵیشمان ئەمن بڵێم یەک برام هەیە ئەو یەک ڕێگر بوو کە بخینین کە دیتیشی ئەمن بەرەو پێش دەچین، ینی مستەقبەلێکی تۆپانشم لە پێشە ڕێگریەکەی ڕایگرت بەس هەردوو خینەکەس تەواوکە و ڕاضەکەس بکەوە. الحەمدلله ئەمە توانیمان لە خیندنیش بگەینە ئاستەچی و لە ڕاضەکەشمان کردیا و لۆ هەولێرە خزمەتێکی هەولێرەمان کردیا، بەس خزمەتەکە ئەمە بێ پارە بووە. فەرقی هەیە بەلێ ئەمە فەخر و شانازی دەکەین کە خزمەتی هەولێرەمان کردێ و شاری هەولێرێ لە عینن وەختیش بەبێ مقابل ئەمە خزمەتمان کردێ. الحەمدلله. کاپتن ئێستا منداڵەکانی خۆت هیچیان لە بوارە ئیش دەکەن، هیچیان وەرزشوانن، ڕێگەت پێداون یانیش؟ خاوەن 5 منداڵم، 2 کوڕ و 3 کچ. 2 کوڕەکەم هەردووک مەحامینە خەریج قانونن، حەزیان لە ڕاضیە بەس نەمێشتە دەخۆر ڕاضێ بکەن. لەبەرەوەی کە تەماشای دەکێ ئایا جێ پەنجەیان دیار دەبی دەتانن ئیستمرارێت تێب لە ڕاضیان نا، ینی وا نەبوون بگەنە ئەو ئاستە بەرزەی. ڕێگر بووم لیان لەبەر یەک شتیر بەقینەکەی تەواوکەم باشترە. کچەکانیشم ئەوانیش هەر ڕاضیان خۆش دەوێ، بەس بەڵام یەکەچیان ئوستاد جامیعەیە لە کولیەی هەندسەی زراعیە ماستێرەیە، نەبەس ڕاضیان خۆش دەوێ، هەر هەمویان ڕاضیان خۆش دەوێ. فەخریش دەکەن جار بەجا کە دیان بەم بازار جەنابتان و هەر یەکە کە لە هەولێرە دەمان بینی بە احترامەوە کە قسە دەکە ئەو دەزانی کە بابی چی کردیە.